سلااوتان لێبێ بینەرانی خۆشەویستی کەناڵی دیمەن ئازیزانی بەرنامەی ئاوایی خۆشحاڵین لە حەڵقەیەشکە هاتمەوە خزمەتتان خۆشەویستان. حەڵقەی ئەمجارە ڕوومان کردتە ناوچەی لەکایەتی میوانین لە ناو خزمانی لەکان. لێرە بە دیاریکراوی هاتوینە گوندی قەشقا لەسەر زێی بچووکین، زێی بچووک بەتەک گوندی قەشقەدا دێتن. عەزمان کرد دەستپێشی بەرنامەکەمان لەگەر ئەو دیمەنە جوانە و لەسەر زێ بیتن، لەبەرەوەی وەرزی گەرمایە ویستمان لەگەر دەستپێشی بەرنمەکەی کوی دەرێ ئاو و دیمەنە جوانەکانی ئەو ناوچەیە بە ئێوەی خۆشەویست پیشان دەین. حەڵقەی ئەوجارە لە گوندی قەشقەیە لەگەرمان بن با بزانین ژیان لە گوندی قەشقەی کوی دەگوزەرێ، خەڵکە جوانەکەی بە چ خەریکن، هەروەکو حەڵقەکانی کەش پرسیارمان دەبیتن. ئێوەی خۆشەویست هەر کاتێک پرسیارەکەتان دیت دەتوانن لە ڕێگەی کۆمنتەکان وەڵام دەنەوە. بێگومان خاوەنی وەڵامی ڕاست دەبێتە خاوەنی خەڵاتی حەڵقەی ئەم جارەی ئاوایی. کاکە زەندی کوی وەزت کووە لەبەرەوەی کودرێ لە مێژە یەکتر دەناسین لێ پرسیارم نەکرد و چکارەی و چ دەکەی و ئەوە ئەمرەکە ماشەڵەیەک دەناسین ئاخوای گەورە لە ساغت کاتن ئەمە بەسای جەنابیش هاتنێ گوندی قەشقەی. ئەگەر هەر لە زەیەکە ڕادەسوێکەین زەی چاک بە تەنیشت قەشقەدا دێکە زەی بچووکە سوودی ئەو زەی چیە لە بۆ گوندەکەی تانی تا مەسەنە کودرێ تا ڕادەی ئیستیغلالکەن لە بۆ خۆتان وەکو سوود بینین. طبعا کاک سەرکار ئەو زەیە ئەوە دەڕواتن هەتا خوارێ و هەتا پێی دێن زەی بچووک زەی بچووکە و کۆی گشتی عێراق لە هەرێمی کوردستانەوە سوودی دەبینی، بەڵام بە نسبەت گوندەکەی ئێمە طبعا خەرک پێشەموو شتێک ئەگەر ئەو زەیە کەمکە ئەوانەی زرعات برێن کشتتوکاڵ دەکەن، ئەگەر زێ کەمکە بیرەکەش کەم دەکاتن تووشێ و گرفتە بوونە، یعنی هەمووی دەبی دووبارە دەست بۆ بکاتن بیرەکانی خۆیان چاپ بکەن. ئەگەر زیاد بکاتن ئەوە کەواتە وەزئی بیرەکە لۆ مەسەلەی ئاودان و ئاودێری و کشتتوکاڵەوانە زۆر باش دەبێت. لۆ مەسەلەی ڕاوماسیش ئەوە دیارە خەرکەچی باش لە وەرزی گەرمادێن ڕاوماسی دەکەن و لێرە ینی ئیسفادەی باشان نەکردیان، بەڵام مەترسیشی هەیە لە وەرزی گەرمە ئەوانەی کە دێن مەلوانی دەکەن بەڕاستی ینی ئەو سار وابزانام نەمبیستە خەڵک برن خنکابی بەس وەڵاهی ساری ڕابرد و ساری ئەولاتر و یعنی خەرکار خنکە ینی مەترسی هەیە، بەڵام بەگشتی لە وەرزی زستانیش ینی وەنەی بنی وڵای زیانیشی هەیە، خەرکەیە ینی خاز دەکات زرعاتەکانی دیکە دەکاتن کەلەم و برێن هەرچەندە کەلەم لێرە کەم دەکرێتن تور و سرق و ئەو شتانە بابەتانەیە زیاتر کە زیاد دەکات جاروا هەیە لیم دێنی لە سەری دادن، یعنی ئەوەش زیانەکە و پێیان دەگەنی. کاک زەندی ئەفو دائما ئاو بە هەر شوێنێکدا بڕواتن شوێنی سیاعیری دەکرێتن ئیستفادەی هەیە لۆ ناوچەکەی، بەس ئەلێرە دەبین کو بڕێک هیچکەین لە ڕووی گەشتیاری و یان نەتوانرایە ئیستفادەی لێ بکرێت. کاک سەرکار لێرە ئەگەر تو بتێ پرۆژەک بکەیەوە تەبعاً شارەزای پێویستی بە ئەنجازە هەیە، ئەنجازەش ینی بەڕاستی دەبی لە حکومەتەوە وەربگیرێت تا چەند ڕەزامەند دەبی لە ئەوی تو بتوانانی ئەو پرۆژەیە جێبەجێ بکەیت. ینی هەیە ئەو حەولەیدایە بەڵام هەتا ئێستا بەجددی وەکو پێویست یاخود بە شێوازێکی ڕسمی نەچوویتە بواری جێبەجێکردن، ئەگەرنا هەمومان دەزانین ئەو منتیقەیە چەندی هەوراز بیەوە لەبەرێ ئاوا دەبتە شوێنە چیزی ینی بە کەیفی خۆت دەتوانێت بکەیە سیاحی، بەڵام بەداخەوە ئیستفادەی لێ نەکرا. ئەگەر خۆشتان بە ڕێگایەکە دەهاتن ینی چۆن بوو ئەگەر ئیستفادەی لێ بکرا بووەکەتان ڕێژ خراپە ڕێگایکی زۆر خراپە، ینی دەبواە حکومەت پێشەموو شتێک بیری لەو ڕێگایە بکردای لەبەر ئەوە نایە زۆر ئەوانەی کە ئێستا پرۆژەشی ئاویشی لەسەر کرایە کە بناوی پرۆژە ئاوی قوشتەپای. کاک سەرکار ئەمێن چەند قسەکەیە دەکەم وەکو پامێک لە ڕێگای تەلەڤیزۆنەکەتانەوە هیوادارم نەیبڕن چکە قسەکەم لە بەرژەوەندی خەڵکە و حکومەتیش بە پێی بزانی بەڕاستی بەناو گوندی قەشکە وەکو باسمان کرد منتیقەی لەکایەتی بۆڕی نەفتی پیدا دەڕواتن دەستە خۆرمەڵە و غازی سروشتی کە دەڕوا ئەوش لۆ پرۆژەی کارەبا دەڕواتن ئەوە دەزانین و ئاخریشی ئەو پرۆژە ئاوەی پشتم کە
دیارە ئەو پرۆژەیە کرایەوە پرۆژەی گەورەیە بە ناوی پرۆژەی ئاوی قوشتەپە لەوانەیە گوندەکەمان دانیشتوانی ئێرە تا ڕادێک بەڕاستی گلەیی ئەویان هەیە کە مادەم پرۆژەی ئەوها گەورە لۆ خزمەتی خەرێک و لەسەر ئەو زێکرایە دەبوو یەکەم بە ناوی گوندەکەی ئێمە بووە یعنی چونکە ئاوەکە خۆ ئێمەش لە ئفراس کەمتر نین ئەوە یەکەمیان دووەمیشان دەبووە بیریان لەوە بکردا تەنیا 18 کیلۆمەتر ڕێگایە کە کاول بۆ وەزی ئەو ڕێگای بەڕاستی لۆ دانیشتوانی ئێرە زۆر خراپە یعنی دەبواە هەموو بیر لەوە بکەنەوە کە لە ڕابردوو ئەو گوندە و هەتا گوندەکانی دیکەش بەڕاستی زەحیەی شۆڕش بوونە ئەو گوندەی ئێمە لە 100 شەهید زیاتری هەیە بەڕاستی بەداخەوە ئێستا عفوم دەکەی بێ لە پرۆژێ ئاوەکەی ئەوە هیچ ئەویت کە باسی بۆڕی غاز و نفتیش غاز و نفتیش بەناو عقارێدا دێتە نفتەکە لە بینی چارەگردەرە و گوندی چارەگردەرە و قەشقا بەناو ئاقاری قەشقەدا دەڕواتن و غازەکەش هەر بەناو ئاقاری قەشقەدا دەڕوا لە برێن دەرمانە و بینی چیاسەرمی و دەرمانە و دێتەوە ناو ئاقاری قەشقا دەچیتەوە شوێنی دروستکردنی کارەبا ئەوەی کارەبای هەولێر دابینەکەی ئەحمەد ئیسماعیلی بابزان پێدەرێن یعنی ئەوانە یعنی زەرورە بەڕاستی لە بەرچاو بگیرێتن یعنی بە کوردەکەی کوردواری قسەشێ دەری هەیکەل و کراز ڕەشە جەقن لەسەر بەهاش بەداخەوە وەڵڵا هاالێ یعنی ئەو گوندەکەی ئیسفارەتان لێ نەکرد وڵی خەرکەکەمانەوە گلەیان هەیە ئەوجا لەوەش یعنی کە خەرک بەڕاستی نیگەرانە لەناو هەمان ئەو گوندە و پرۆژەشکەی پرۆژەی تەوزیعاتەکە کرایەوە پەمپی پێدەرێن بەناوی گوندە چکە کرایە مەلا زەندی ئەمن هە پێدەم بەلا زەندی باواز لە گلەی گازان دەبین خەرچی گوندی قەشقە زیاتر بە ئیشکار خەرچی قەشقە لە ئێستادا زیاتر پرۆژەی ماسیان هەبوو بەس لەو فترێ نازام کەمیان کردەوە بەڕاستی دەرە دەکەن دەرە ینی ئاگەن مەشامی دەزانیت چیە و خاوەن باغەکانیش لە ڕۆژی چوارشەمان و پێشەمان دێنەوەوانە باغیان هەیە چەند باڵ دەبێ قەشقا ئێستا حالیان 35-36 مار دەبێت بێجگە باغەکان چکە باغەکانیش تقریبان ژمارەیان زۆرە ئەوانە ئیدا لە پێشەمە جوعان دێن ئایدی سەفرینە ئایدی سەفرێنە و وەڵا کە شۆوایەکی جوانیشیان دروست کردیا یعنی پێشتر و دار و درەختە لێرە نەبووە بۆ ئاستەیوانەوە بەڕاستی مادەم چەمەکان کۆتایی پێهات چکە لە ڕابردووە بەرچەم بوو بەری ئێرە چەم بوو کەس نەیدەوێرا بێت ناو چەمانە بەڵام بەهۆی زیاترکردنی ڕوبەری کشتتوکاڵی وای کرد ئەو چەمانە نەمینێ یخۆ دەی مقابلەکی مقابلەکەش چییە خەرک کە باغی کردەوە ئەو باغانە تەبعاً داری باشی چەندێ و لۆکەشەوە باشە و ینی بەتایبەت لە وەرزی گەرما دەستەکانت خۆش بی سپاست دەکەم کە قەلب ساغ بی و سپاسش کە میواندارت کردین گوندی قەشقە کە ئەرۆکو باسم کرد لە سەر زێ بچووکە ئەجا ئەلێرە بەهۆی ئەوەی کە خاکەکەی منتەقەی خاکەی زۆر بە پیتوبەرەکەتی هەیە خەرکەی زیاتر بە کوشتکوڵ و زەراعەت خەریکن بە تایبەتیش لە وەرزی زستان ئەلێرە تورێکی هەیە هەر ماشەڵڵای دی ڕقەمیەکە تور و شفتی ئەو بابەتانی لێرە دەکرێت لەبەرەوەی خاکەکەی خاکەکی لماویە و ڕێژەی ئاویشی زۆرە تورێکی زۆر شیرنی هەیە ئەوجا گوندی قەشقە کە گوتت قەشقە هەر هەمووی لە عاشرەتی لەک پێکاتیە لێرە خزمانی لەکن دەچینە ناو گوندی با بزانین خەڵکەکەی چمان لۆ باز دەکەن خارجان والله تازه فرمودیم واقعش نکنه السلام عليكم كوي وسطك اخبارك بخير ما بيني برسبرتي بخير بي كوي وسطك اخوي قبل بزياد باشن بخير مسيت نيركري بورا بلي او فرنا داتن لا والله بس والله يكشتي حيوان دقريتن حيوان دقري ايوه يا مام ازايتم دولار هسه حيوان دقري لا والله حيوان دقري هو تمام بيفوتن من كلكم والله بيفوتنا جخو اتو اود لما خاطر حيوانك راك تقول حيوانك ازداد تشتك يعني والله انا ونيا ايوه تصدق والله هو كانوا باخ باش انت مشاكل حزكي بابش فنو بابشين
بس كار بخلي ها مرة شمية بس مرة كل آخر اوها أيوة قلنا سكنه لا والله بكون كلكم فقرات مع عمليات كذا سلسلة دلوقتي ويا بكون ناس من داردش فقرات عمليات كذا أيوة يا ربي خوش فضة يا ربي نركب على الركيوة لا بس تسوي يا ربي تساوي خوش بسنا خار ناود بخير أحمد خار عمد مالك اما دشني هكون دشي ذات تعقيبي اخر كده كاين اوي مري هي تشيري هي تشكو قند بشكا لو شتانا لجواني قندي تو كتشو قندي لو ديك هاي ببيني أو زين حيزي ببيني أكاد أوش تاني تدانا يقول معناه يقولني راستا هاتو هالخريج ايوان داني قالوا والله دوتي هم بدي إيه هالخليش حيوان داري بما كوبتر لكن حيوان يجلس ميدا كو ده شطابين قشختين شو قطع عامي كده بلي أمن يكون لا بندار كان خش قشر يعني لو كده لو رج بيجي لك لقندي دا اتشوفك أيوة لكن أو قد دمي ده تعاق بنداري تروش ما جاب بنداري تشات ما وجد هاي روش مو هات ما هو حيوان زورا والله إذا خوي قرب زي أي بنيا يا ربي خوا بركة ذلك عرفت يا ربي بقول ناسكني لا والله نار من تقريبا دوش على ناس أكا زور زور بيدنا ناس شيء شو بشي دخلنا نما هو نما هو مدير نما يعني من هذا السيستم انا لوش قديمه عمليش هذا سيء أو ما بس كاكا بعد سنزادك اليوم قلت لكن أو أخو بخوي بدنا خش أو دينا كاكا سلام نما سلام أو سلام قديم نما روي بارك كاكا ساعة سي وني حيوان دروات يكون خجل قال معش شوانيش بس يكون قديم كاكا إما بدي نيرانا جنياتي ناس أوزينيا ناس أوزي ببي حال نار من دخواردو سعادية شيش حيوان مرات لا دشني باني ويس كحيوان استا هل شوانا كنا هل جنقاش الساعة اللي بقول هي ما اللي هونيا هي يعني كل حطي جارك يعني ايش فريد ديك ايه خليك خار عمد بيشتري الشرب ولا سيد لقندي هل او ما يقولوا من او يقولوا من اللي بروي نانو شيبي دكرا نما كاكا نما استنى ما نما لكن ديكو حق النبي بس زين سيداتي عالم راس قسك بين عالم هو مغلوبه ليه بس مغلوبه كاكا تشتكى زوره تشتكى هم زوربو قلب الصاغوي هو زي اخو لكن كاكا دانش ما استاوك تاعك بخون لخدمه دامه اغل ناخفل ولا خدمه دامه له جبده يا ربي ما تطر بركه بيتن خويا امن اجر بين خوما باجر جماعه جان لي امن عزمنا ما استوي هي يا فيلم بس دانش بس ازيد شلوتو لا والله احتياجيه من اما اتما ازيد لا والله اي ولا بركه ذلك عرفت يا ربي بخير ان شاء الله تعوزار الدين او سيمه زينه من اللي كان برخي والله جاء قسمت اخويا دعاء باشا دعاء باش على والله ونيا على والله مالي قصي خوش لباش هاتي قصينا خوش زين والله جاوها ونيا على والله كاك بس انت تاعك بكون ما ساوي بكون تعود ما قصدك لا والله ياخذ بدي خار عمد باش له مشكله حاجه عندنا معاه هم بطاقتي ان كاك بمشكله جانين ومديرين ما على هم في الاسرعات بو دسي اورنا دكري دي خوتو دو خوش لهم ماستاو ما ساوي تي خوش له ماستاو مره كوري خار عمد جوسكو تيرو تاستي والله هني هجنيك معايا بارك قالوا زول ما هو دار فيها بيسينيش تقريبا حتى ساعه من شوتش كمان ليله دين سقل الزوره بس سقلنا يخو كو دكليتنا وخاني وتشتوا ناخذ هو الريوي شو هالريش ري بس ري زول يا اخواتي عيبيني ادي عاد فلقتي لا كم يا اخويا قولوا بزيد باش دكا كاوجو يخلو عيواني نا ولا دي بكره تخوض راسي خانيش خرجت كذا على باش هبا لو درماني خانيش خرج ودي كاكا ودو كامو والله ودو كامو جاي واسم هنا يسجوا اكيد ما خاني قلم دشي قولي لو دي نابيني لو دي كاس لو دي ناك لقيتو خاني قرنا بني صاحبي بيت خاني دبي قال كذا خانيش قرب من رسمي لقى بقدي زو سانشي استا كا دكلت فردا اسرحات حازل
دەچی دەیکوتی دەکەی فەردەداجی دەکەی خانوودستانی وا دەکە ڕای دەچێشی دەکەی پێش حەیوان حاضر بوو حاضر بوویت قن کاکەوە مام ئەمەد تەکلیفی کرد ئەمەش بڕە شازمان لێ بووتمان با ماستاوەکەی بخۆن قدیم هەموو گوندەك خانێکی بۆ شێوێ بوو ئەدە کابرا مەسەرەن 8 کەس بوو 10 کەس بوو لە مارێ لە خانێکی وا ئیدارە دەکرد خانێکی گچکە و قەنەعاتی پێدەهات بەڵام ئێستا گۆڕایە مەسەن لەجێ ئەو خانە قوڕی بووتە ئەو خانیا سەب و سپی و مۆدرێنە لە جێ تەندوری قوڕ بووتە ئەو تەندورە ئاسنە یعنی هەموو شتەکان گۆڕاکرد بووجا خانی قوڕ بە تایبەتی منداڵ لە وەرزی جستان ڕاوە شێشکەش هەگەرچی بەخۆم لەگەر هیچ ناوە ڕاوەشید نیمە ئەجا لێرە لەو بنسواندانە دەگەڕا ڕاوە چێشکەی دەکرد لە جەمعاتە خڕدەبوونەوە خەریکی ڕاوێ دەبوون لێرە زۆر زاوخانێ درۆپەش دەکرێت قسەش هەیە دەرێ چکە درۆپەی نارە زربابی گارە قەرداری ئەو سێشتا زۆر ناخۆشەوە یەک لە شتانێک کە شمولی ئەو خانێ قوڕان دەکرد چی درۆپەی دەهات وەزت کووە ئەوە تو کابۆت تیشێت و بەرغبەردان کو دەبێ کوێ سات کووە والله عيب ماني سلامة چت هەیە ماڕ بزن والله حيوان ماني حیوان هەیە هري والله زۆر کەم والله زورني ئەوە هري والله هەدی وە چاوتەمەکەتان گۆ ئەمەکە میوانێن گۆینەوە هاتنە قەشقەی گوتمان دڵما خۆش بوون کۆمەلە گەنجێک لێرە کوبنەوە ئەویش هەر بە نروش ولا عوشنا لە عەوشێز دەکەن واخر شي حيوان صابرين وشتو كان لۆز قصاب هاتيا خوا هري والله دەبێ بشنەکەنیان والله واسم قاسم دقم لێرە ئەمەدەسی وەرە کاکە جەمال ئەرە کاکەمەوە ئەمە میوانێ گۆی هاتنێک نەگولا پەرتەتان کرد السلام عليكم كوي ساعات كوا بخير بي تندرستي كوا بخير هادي اما لا قشقي او شوتي او نقرب بالغمان دي ما خوش غوتمان بخير بس ايش برتتان تكون والله قال باش نقول كنا باش بس خليكن وقراني حيوان ده اري والله اي باش والله اما برنامج كمان بناوي اوايه لكنال ديما اما لو او ريمان برديد قشقه ما بيقول دش خوش بو تارا دك سيما قنداتي في وديارة خير بس مادام حيوان اشتهى و كودري باشتريش بخير خد مرتيا والله قصاب اري والله مرمان يبري مر صار دبرن او جيرانا مر هيديان او انا هيتيان بزما الا صار برينا يعني هيك بيتم بري دا بس يبري بخير دكني صار دبرين عيبني حيوان استكوا قرانا هرزانا قرانا اري والله او برخ لا نو نيو هتا نو ربعك او مره كورسا وزعكوا كور درزيك او هاردبي قرانا هرزانا مر بقرآن مر داشتي قرانا قراوي تقريبا لدوري 6000 و6 نيو برغ بس عندي قلت برخ لا نو وهي تا نو نو يقول يعني بس حيوان هاتان قسكا بيقران ترى بس حيوان هورديه ما إلا هورديه قال ما دابستي لا ما خوش بي اري والله بيلا سم الله بس بسم الله اللي بينخن انا بسم الله ذاك ان شاء الله بسم الله الله استوعبت ما دوان سربر ان شاء الله اري والله قال بالصاوي ان شاء الله بخير بنت او بيتش برخي بلو قارتن والله او برخي لجوريا اري والله يلا با ريلي نقل ليه دستا خوش ممنون اري والله دستا خوش بي قال تصاوي هەمیشە لە هەر وڵاتێک هەر جێیەکە بەشە کودرێ لە ئابووری ئەو وڵاتێ ئەو جێیکە کە دەێن وڵاتەشی بەهێزە یەکسەر دەرن لە ڕووی کوشتتوکاڵی یان لە ڕووی ئاژەڵداری بەهێزە یان داهاتی ئاژەڵداری زۆرە بەداخۆ ئێستا لەو گوندانێک کە دەچین سەردانی دەکەین بەشی زۆری بێتاقەتە لە مەرداری کەمە مەرداری گوند و مەرداری کودرێ دوانەیەکی لێک جیا نەکراوەنە قدیم لە هەر گوندەچی دەچێت هەر کۆڕانەشی دەگەیشتە هەوێز و مێگە لە مەڕ و
کۆل و ینی سیمای مەرداری بوو ئەلێرە لەو گوندە لە باخ گوندەکان کەش بەداخەوە کەم بووە بۆ هیواین پەرەی بە کشتتوکالی بدرێتن و خەڵکی گوندەکان بتانن دووبارە بنیادنانی وڵاتەکەی خۆی بکاتن هەرێمەکەی خۆی بکات شارەکەی خۆی بکات گوندەکەی خۆی بکاتن هەم بە ئاژەڵداری و هەم بە کشتتوکال و دەغڵودان و ئەو بابەتانە. خارە ئەڵا دەرم بۆی باشە لە قەشقەی هەن برندونی وە لیاقەت فول لێ بێتارێ. سلام علیکم. کاشی کوی خارێ کوی وەزعت کووە ئەمن ساعتم کرد بگەیشت معادی کوی ساعت کووە تەندروستیت کووە الحمدلله ئەنگۆ باش ئەمە کەناڵی دیمەنی و بەرنامەی ئاواینە بەێ هاتنە قەشقەی ڕۆمیوانی گوینە کوی ساعت کووە تەندروستیت باشە وڵی لەخوای گەورە بە زیاد چ تێبەت خەریکی وڵی من خەریکی حیوانداریمە و تر تۆ کردنی دەغ والله ئەوە وشێ گوتی دەرێ نور على نور ئەو بەدرێمێ ئەم بەرنامەکەم ئەمەناوی ئاوایە عزمان لێە وچ کابرا گوتی ئەوی لە گوندیە خەریکی ئەو بابەتەی بیت گوند بە شتان وەزوانە بەتاچید وایە ڕاست ئەدی شناوی نەوەڵڵا ئاشنایمان نەکردی بەس لە خۆمانە ئەو پارچۆکەیەمان کردی لە خواردنی ئەو هیچ نەقچۆکێ باخچێ لە باخچەی لە خۆمانی تر بای خۆمان دەکاتن ئەشیانەی کردمانە قدیم قەشقەت توورێکی گەرە خۆشیە و دستانە بەتاچید وایە بەێ وانیا خواردتم بخۆم وەڵڵا وایە ڕاست شفتی و تووری قەشقەی بەناوبانگ بەێ وایە ئێستا شناوی دەرێکم دەکرێ لاستا شناوی لەرکوان ناکرێت زیاتر مەڕداری و فەلاحەتیە ئەوە بۆ دوانەوە خەریکن خەرچی گوندی دەغرە سەر بازار کوو بە خودای بازاری خۆش نەبوو بەس لەخوای بە زیادی باش بوو ینی برشتەکەی باش و بەس بازارەکەی باش نەبوو ئەجینا لە برشت عیبی نەبوو ینی بە کوردەکەی خەرمان بەرەکە داهاتەکەی باش و بەتەکەی باش و بەس پارەکەی کەم نەوە کەم بوو بەتاکیت کار و بەرخیش هاتنەوە هەرێوەن ئەو بەرخانە لۆ ساوانە وڵاهۆ دوزار زێنە دوزار زێنە بەس دەرێن بەرخی دوزار زەی درەنگ گەرمای لێدا زۆر باشە خۆشمان مەڕمان هەبووە کاچێ کوێت و بەزت کووە والله باش سەکەت بە خەریکی والله يم للحيوان خرج حيوان داري بري ئەدی لە خارەمەدیشم پرسی لە خوارێ گوتم شەوین شەو بەشێ گوتم شتان ناکەین ئێستا والله سيما ديك كاكا سيما لو انا حفتش كا ضروري دسينا بانيكا يعني دوما سيما اللي دبينا طبعا جدوانا ناينوا لعلي شو مزار الاولى تا اللي وانا بصدق تقريبا ساعات يوغ لما دولا خلاص ضروري ندير تقريبا طبعا جد اللي دبي ما جدوها دنيا صار دادي دينو ماري بقول دكاي دانەکەش دەخوا عیوان و پەراخەش دەخوا والله هەتا لەوێ خلاص دەبی ئەوێ خلاص هەتا پاییز دادێ هەتا پاییز دادێ ئەتە دوای دین و ئاقارەکە و دین و بنماری ئەمانەوە لێن درێ خلاص بێتە دەگەڕینەوە گەر نەدەچینی هەفتەك دەڕۆژکەوە مەڕتان چییە کوردیە عەرەبیە والله کوردی و عەرەبیە یەک بابەت نییە هیما چیانە باشترە بەخۆی کوردیەکە باشترە بەس کوردیەکە لێرە لە بووی ئەو زورگە ڕقەیمە لۆ کوردی باش نییە دەست نادا عەرەبیەکە باشترە و سەریحترە دەنا دووبری لە باشی مەڕ کوردی باش نابن دەوزێ ئەو عاوێت والله دەچین بەس مدە خلاص دەبی ڕاستە هەر پاس دەبی شۆ بانک دەچینە خواری خلاص دەبی معناوە دەبی بڕینە لایچکە لە باشە قەلبتان ساغبی سەلامەت دەستان خۆش بی ساهی من گەلە بەخێر ئینشاءالله هەموو شتێکتان دەبی بەس خەمتان ناوی ئەوەی لە دەستمە ئەوەی خاوەن حیوان بیتن لە ملی بابرێن مەڕ و بزنی دەکاتن جا ئەوە دوو سوودی هەیە زۆر جار شوانەکە بەدەنجی ئەوەی حیوانەکەی دەبین تۆ مێگەلەکەی دەبین تۆ ئەگە دوورکەوتەوە زۆر جاریش لەبەر مار و زیندەوار و شتی ئەوەی وەکو زەنجی ئاگادارکردنەوە کە لە ملی ئاژەڵەکەیە مارەکە دەڕوایان زیندەوەرەکە دەڕواتن ناوی ئەو شتەی چییە کە لە دەستە منە لە کۆمنت وەڵام دەنەوە بێگومان خاوەنی کۆمنتی ڕاست دەبێتە خاوەنی خەڵاتی ئەو جارە
خۆشەویستانی بەرنامەی ئاوایی ئەوەی لە عەڵقەی ئەوزارە بینەر بوون سەردانی گوندی قەشقەما کرد لێرە خەڵکەکەمان دوان ئاشنا بووین بە ژیان و گوزەرانی گوندی قەشقا کە گوندێکە لەسەر زێ بچووکە و دانیشتوانەکەی بە مەڕ و ماڵات و کشتتوکار زیاتر خەریکن عەڵقەی ئەمجارێ ئاوایی بە کۆتا هات تا بەرنامەیەشتر و تا ئاوایشتر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ